بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان خۆشحاڵم کە لەم دیدارە تایبەتەیە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە بۆ قسە و باسێکی گرنگ. ئەگەر باس لە نیعمەت بکەین ئەوە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگە گەورەترین نیعمەت بێ، چونکە ئەگەر ئیمان نیعمەت بێ، ئەگەر ئیسلام نیعمەت بێ، ئەگەر ئەخلاق نیعمەت بێ، ئەمانە هەمویان ڕاستەخۆ پەیوەندیان بە پێغەمبەری خواوە هەیە. ئەگەر ئەو ئیمانە کە پەیوەندی بە دنیا و بە دوا ڕۆژەوە هەیە، واتە دنیات بە حەسەنە بۆ مسوەگەرەکە و هەروەها دەداتە دەست قیامەتێکی مسوەگەر، ئەو بە تەئکید پەیوەندی بە هاتنی پێغەمبەرەوە هەیە، کەواتە هاتن و دەرکەوتنی پێغەمبەر، ناردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو پەیامبەر، وەکو ئەوەی کە ڕیسالەی هێناوە، ئەوەی کە قورئانی پیرۆزی هێناوە، ڕەنگە بە گەورەترین نیعمەت هەژمار بکرێت. بۆیە پێویست بەوەکە کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چەندان ڕوانگەی جیاوازەوە ئێمە تەماشا بکەین. بەداخەوە ئێمە زۆر جار خوێندنەوەکانمان وایە کە وا ئەزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام وحی بەدواوە بووە، و هەروەها زۆر جار ئەو بەشە ئینسانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئینسانێک بووە، ئەو بەشە ئینسانی لێ وەرەگرینەوە و ئەزانین وەکو مەلایکەتێک وایە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان بووە، وەکو ئینسان ئازاری چێشتووە، برسی بووە، ئازاری پێگەیشتووە، و هەروەها خۆشیشی بینیوە. حەز دەکەم لەم دیدارە تایبەتەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی باس لە ڕووە ئینسانیەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین. دکتۆر جان زۆر بەخێر بی، سوپاست دەکەین. منی سوپاس دێواکەم، خواسە بەرسانکە ئینشاءالله. لە پێشەکە وتم هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم نیعمەتێکی گەورەیە. نازانم تۆ لەسەر ئەم نیعمەتە چیت هەیە دکتۆر؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سپاس، درود و سڵاو بە سەگیانی پاکی حەزەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم و سەیار و یاوەران و زانان و خواناسان بەگشتی. سەرەتا من بە ئەوە دەست پێ یەکەم کاڵێم پیرۆز بێت لە هەموو مرۆڤایەتی کە خوای گەورە لە ناو خۆمان لە ناو مرۆڤایەتیە باشترین نموزەجێک و نمونەیەکی لە مرۆڤە پەروەردەکراوەکان بە پەروەردەی پەیامی خوایی دەکاتە مامۆستا و فێرکارێک بۆ هەموو مرۆڤ. دیارە هەموو نەزانین کە یادی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەبێت هەموو ڕۆژێ لە ناخی موسڵمانە لە ناخی ئێمەدا زیندوو بێ، ناکرێت تەنها ساڵێک یا مانگێک یان دەقەیەک یا چەند کاتێکی بۆ تەرخاکەی بێ، هەموو کاتێک یەکێک لەو شتانەی کە لە یادمان بێ بەڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەنە محەممەدەن ڕەسوول الله. ئەمە بۆ ئەوەیە کە پێمان دەڵێت ئەبێ لە یادمان بێت، چونکە بەشێکی زۆری پیادەکردنی ئەو پەیامەیە کە خوای گەورە بۆ ئێمە ناردووە لە سلوک و لە ئەخلاق و لە تەعامل و لە هەڵس و کەوتی پێغەمبەرە عەلەیهی سڵات وسەلام بەدیەکەین. وەکەوەی کە جەنابە فەرمووت مەسەلەی نیعمەتبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەبێ گومان هەمومان دەزانین ئێستا ئەگەر سەرنج بین لە دنیادا خەڵک زۆرن ناودارن، کەسایەتیان دیارە و هەریەکان بە ناوێک بە سیمایەک ڕەنگی دەرکردووە، بەڵام ئەوەی کە بەردەوام جێگەی شانازی ئینسان بێ هەرچەند جارە باسی کەیت ڕۆژێ شەرمەزار نەبی تەنها لە یەک هەڵوێستی لە تاک و دنیاش ماوە قەت شەرمەزارە ناکە، و ڕۆژێ لە ڕۆژان پەشیمان نەبی لە یەک جانەکەت وتەیەکی یان یەک دیداری تەنها پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و پێغەمبەرانی خوان لەسەر زەویا کە قودوەیەکی ئەوەندە گەورن کە قورئان ناون بە قودوەی حەسەنە، یعنی قودوە زۆرن لە کۆمەڵگە و ناو مرۆڤایەتیە، بەڵام ئەوەی کە نمونە حەسەنە جوانەکە بێ تەنها لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و پێغەمبەرانی خوا دەستپانەکەوێ. بۆیە خودی خۆی کە قودوەیەکە کە نموزەجێکی جوانی ئاوایە گەورەترین نیعمەتە کە ئێمە لێمان تێک ناچێت دینداری تەدەیون دینداری چۆن بکەین، کە خودی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە دەقی قورئانی پیرۆز بریتێ لەو نموزەجە پەروەردەیە قورئانی کە ڕیسالەی خوا دەیەوێت لە مرۆڤ بەرجەستەیکا. پێغەمبەران ئەو نمونە زیندووەن کە پەیامی خوا ئەیەوێ بەرجەستەیکا لەسەر زەوی، پێش ئەوەی خوای پەروەردگار داوە تەکلیف لە بن و تۆ بکە ئەحکامێکی شەرعی جێبەجێکەین، نموزەجێکی دەقیقی وردی پیادەکراوی ڕۆژان لە بەرچاوتە هەڵس و کەوتەکە ئەوت بۆ دەکاتە نموزەج، ئەڵێ ئەم پەیامەی من ئەو مرۆڤەیەوێ، ئەم پەیامە من ئەو جۆرە ئینسان دروستەکە،
ئەم پەیامی کە خوا قورئانەوێ لە ئینسان ئەوێ ئەکو کە پێغەمبەرە کەسێک دروست بێ لەسەر زەویدا کە لە هەموو ژیانیا ئەگەر چاکە خواز نەبوو خراپەشی بۆ خەڵک نەبێ، ئەگەر نەیتوانی بنیاد بنێ ڕوخێنەریش نەبێ، ئەگەر نەیتوانی سۆز بۆ خەڵکی نبێتە مای ئارامی بۆ خەڵکی نەبێتە مای دڵشکانی خەڵکی تیش، ئەگەر ژیان سۆزدار و خۆش نەکا ژیان ناخۆش نەکانی ئەو نموزەجە پێش دەڵێ ئەم پەیامە خوایە بەم هەموو حکمانێکە هەیەی هیچ مەحاڵ نیە ئینسانی پێپەرۆ دەکرێت و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و وەکو یارەکانی و چەندین نموزەجی گەورەی زۆر بەرجەستەی جوان تا ئێستاش لە ئاسمانی دینداریە بەردەوام ناویان هەیە. مەحاڵ نییە دینداریکردن بۆ شێوازە، مەحاڵیش نییە هەموو لە هەموو سەردەمێکە چەندین نموزەجی ئاوا دووبارە بێتەوە. کەوابوو ئەمە خۆی بۆ خۆی نموزەجە گەورەکە نعمەتە گەورەکەی کە پێماڵێ ئەم پەیامەی خوای گەورە ئاوێ نموزەجەکەی بۆ بەلاتۆ گرانگە سەختە ئەرێ باشە خراپە مرۆڤ ئاواهی بژی، ناشرینە ئە مرۆڤ ئاوا بژی. ئەمە لەکەیە بۆ ئینسان کە بەم شێوازە لە ژیان بەڕێکە هەموو ژیانی لە خزمەتی خەڵکو و کۆمەڵگە و بنیادنانی ژیانێکی شایستە بۆ مرۆڤەکان بێ. دکتۆر باس لە ئەو یەکەم ئازارە بکەین کە بە پێغەمبەرەگات لە تەمەنێکی زۆر ناسکە کوردەواری ئەڵەن لێ قەومێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتیوەکەوێ ئەم هەتیوە کەوتنە چ کاریگەریەکی لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم داناوە صلی الله علیه و سلم. هەمومان ئەزانین دایک و باوک ڕۆڵێکی گەورەیان هەیە تایبەتی لە قۆناغێکە خودی خۆمان کە قۆناغی پێگەشتن یا حاجەت هەیە بە کەسێک دەست بگرێ. ئەگە ئینسان گەورە بوو گەشتە حدودی باڵغبوون و تێگەشتن لە ژیان بزانێت کە ژیان چییە، ئەگەر دایک و باوکشی بمرێ زۆر کاریگەری دروست ناکە، بەس ئەو ساتە وەختەی کە هێشتا لە ژیان حاڵی نەبووی، هێشتا لە مانەکان تێنەگەشتووی، هێشتا بە چاو ڕوون نییە بەرەو کوێ دەچی، ئالەو ساتە وەختانەدا لە دەستدانی دایک یا باوک هەردووکیان کارەساتێکی زۆر گەورن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەگە سەرنج بین لە مێژووی پێغەمبەرایەتیە درودی خوای لەسەر بێ لە پێشەوەی کە هێشتا ڕیسالە و وەحی بۆ هات بێ لەم بۆم قۆناغی میحنەتە تێپەڕێ. قۆناغی کە چییە کە باوک و دایکی لە فترەیەکی زۆر کەما هەردووکیان لە دەستەدا دەمێنێتەوە لە کۆمەڵگەیە بۆ کۆی کە سەیری ئەم لا سەیری ئەو لاکە ئەو هەموو خەڵکە دایک و باوک هەیە ئەم دایک و باوک نەماوە ئەم جاوەدەوەدا ئەبێ ئاعتیمادی تەواو کەوتە سەر شانی خۆی، چونکە خۆ دەوروبەرەکەشی بەو سیفەتێک کە ئەم هەیەی ئەوانە نین کە ئەم سیفەتیان تیا قبوڵ بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە منداڵیش کە گەورە ئابێ لەسەر کۆمەڵی ئەخلاق گەورە ئابێ کە ئەو ئەخلاقە بە بەشێ لەو کۆمەڵگەیە نامۆیە بدێنێت بە بەشی خێزانەکان لەوێ نامۆیە. ئەوان ئەو جۆرە سیفەتانە بەو شێواز بۆ کەسایەتێ بژی کەسێدیکی وا تا ئێستا لە ناوێ بۆ شێوازە نەژیاوە بۆ خاوەنی ئەو کۆمەڵە سیفەتە بێ. بۆیە ئەمە بەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەسەر دەرونی زۆر قورسە بێ ناڕەحەت ئەبێ بە شێوازێکی وا بیرکردنەوەیکی زۆری بۆ دروستەکە. زۆر جار هەیە تووشی مەسەل لەوانەیە هەندێک لە ناڕەحەتی و خەفەتیشی بکە، بەڵام ئەم میحنەتە ناکاتە ئەوەی کە وەکوڵی دا ببڕێ بە تەواوەتی لە کارەکەی خۆی یا بڵێ لە دواوکەوێت لە کۆمەڵگا یا داوکەوێت لە ئیشێکە پێویستە بیکە. بۆیە بە پێچەوانەوە سەرنجەی باشترین کاری دروستەکە بە دروستبوونی کەسێتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام. یعنی ئەگەر سەرنج بین ڕوخان ڕووی تێ ناکە، ڕوخانێک بۆ معنای پاشەکشە بکەی، ڕوخانی ڕووی تێ ناکە بۆ معنای کە ئیتر دایمەن محتاج و خۆ بە کزۆڵ زانی محتاج بی. وەکو سەرەکەیت شخصیتێک بۆ دروستە بێ شخصیتێکی پێشبەستوو بە خودی خۆی بە شێوازێکە هەموو معنا جوانەکان هەوە تا جوانانی کە پێویست بوو لە دایک و باوکی وەری بگرێ لە بەردەمی دایک و باوکێکا فێریان ببێ ئێستا وەردەوردە ئەیانچنێتەوە دانە لە کۆمەڵگا لە تێڕامان و دیقەدان و وردبوونەوە فێرە بێ کە ئەمە بەڕاستی خودی خۆیەکێکە لەوانە جوانەکان ئێمە لە ڕووی پەروەردەییەوان ئەتوانین ئەگەر عەقڵ پێگات ئینسان فێر کرد تەمیز پیاکە لە بینی باش و لە بینی خراپە با خۆی هەڵبژێرێ لە بینی باش و باشترە هەڵبژێرێ. ئەو کاتە ئەو کەسێتە بە قوتر و بەهێزە بێ ئەتوانێ ڕیسالەیەکی پامێکی گەورە هەڵگرێ. زۆر باش دکتۆر جان یەکێکیکە لەو ئازارانێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چێشتوێتی ئازاری مناڵمردنە جەرگ سووتانە تەنانەت لەوێ گریانی پێغەمبەری ژەبینین صلی الله علیه و سلم. ئەمە با بڵێن چ ڕۆڵێکیە بوو یاخود چۆن لێگەدرێتەوە؟ ئەمە لە ڕاستیایی تر خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ئینسانە حتما فریشتە نییە. وەکو قورئانی پیرۆز بەنەزە فەرمێ پێیان بڵێ قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم، منیش وەکو ئێوە ئینسانم، وەکو ئێوە لە ڕۆحم
جەستەم هەیە، خوێنم هەیە، هەستم هەیە، سۆزم هەیە، میهرەبانیم هەیە، ئازارم هەیە، میحنەتم هەیە، هەموو ئەو شتانەی کە ڕووە کاتە ئینسانێک ڕێکە ڕێک هەر ئەو پێغەمبەری خوا بە هەمان طریقش لەدایک بووە، بە هەمان ڕێگەی معجیزە ئاسانە بۆ بڵێ وەڵا لە ئاسمان کەوت بێتە خوارەوە یا مەسەلەن لە شێوازێ لەدایک بێ لە شتێکی تر کە مادەکەی مادە ئینسان نەبێ، بە هەمان طریقەی ئینسانێکی ئاسایی لەدایک بووە کەوادە ماتانێ هەموو ئەو حاڵەتەی کە ڕۆکەن ئینسانیش ئینسانێکی ئاعتیادی ڕۆکاتە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام بۆیە فەرمووی قل ئینەما ئەنا بەشەڕ مثلکم بەڵام چی یوحا ئیلەیە جیاوازەکە لێرایە من شتێکم بۆ دی ئێوە بەتان نەهاتووە ئەوەی منی جیا کردوەوە گینا من لە مەرتەبە و لە پلەکەم هەر ئینسانێکم بەڵام بە پەیامێکی تری ئاسمانیەوە بۆیە لەدا تەبیعیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام وەکو ئینسانێک تووشی خەفەتە بێ تووشی ناڕەحەتیە بێ تووشی بێتاقەتیە بێ وەیە کاتێکە ئەو دوو میحنەتێکە دووسێ بێ کوڕی لە دەدەزا ئەفەرمێ چی کاتێکە ئەو هاوڵی لێ پرسێ پێغەمبەری خوا ئەوە تۆش گریان ڕوتێ دەکا ئەوش دەفەرمی إن العين لا تدمع بەڵێ چاوەکان فرز دەڕژن وإن القلب لا يحزن دڵەکانیش ناڕەحەت دەبن بەڵام ولا نقول على الله إلا الحق شتێ ناڵێن لەسەری خوا تەنها ڕاز دەبێ یا فێوانە نقول ما لا يرضي الله شتێک ناڵێن کە خوا ڕازی نەبێ لێ ئەمانە گریان ڕۆمانتیەکە خەفەتی ڕۆمانتیەکە حتا فیلمستکان دێ دەخوا بە چایەوە فیلمستی دەبارە لە چای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام میحنەتێکی ئینسانی طەبیعی بۆ منداڵی خۆی باوکە و خەفەت بۆ منداڵی خۆی خوا خۆ پێغەمبەری خوا نابێ بچێتە ئاستێکی وەها بڵێ وڵات چێتە مەلایکە جەنجاگە خەفەتیش دڵڕەقی هەبێ پێغەمبەری خوا دڵڕەق نییە قورئان وەسفێکە کە ئەفەرمێ ڕەئوف ڕەحیمە بۆیە کە لە وەڵامی یەکێ لە هاوڵانی شاکە دەکە لێ پرسێ ئەوەی پێغەمبەری خوا تۆ خەفەتە خۆی فەرمی هذه هي الرحمة ئەوە میهرەبانیە ئەوە سۆزە ئەوە سۆزی باوکێکە بۆ منداڵ ئێسۆزی باوک بۆ منداڵ چۆن تەفسیر دەکەی وە هەمومان منداڵمان کە هەیە چ سۆزێک پاڵمان پێێنێ بۆ منداڵەکانمان ئەرێکا دەکە نەخۆشیێکیان هەبێ نامان خەفەت و مشکلێک و ناڕەحەتیەوە شەو تا بەیانی بیریان لێ ناکەیتەوە جاری وا هەیە منداڵگە نەخۆش بێت تۆ ئێستا بیرەوە خواگە بمرێ من چۆن قبوڵێ چۆن تەحمل بندەکەی بکەم ئێستا ئەو لە بەرچاوەکەوێت کەگە نەخۆشەکەی بە خێرا بەدەبێ نەبادا نەخۆشەکەی لێ بێ خوب گاتە حاڵاتێکی وا خوا نەخواز لە دەستی بم دەباش ئەگە بالفعل لە دەستی بی بەدەستا بەسەر جەستەی خۆ بەدەستی خۆ بگیری ئەوە بەفاتی کردوە مردبێ ئەڵێشی لەو کاتەیە دەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام پرسکانی ڕێژێ گرانیش خەفەتیشی بۆ خوا دڵیشی ناڕەحەت ئەبێ بەڵام فەرمێ شتێ ناڵێن کە خوامان لێ ڕازی نەبێ طبيعية بخێزانەکانیشی دەڵێ کاتێکە تووشی من کارەساتی وا بنە فەرمێ حەت لە خۆتان بەدەن و شەقی جوی مەکەن بەڵام ئاسایە بگری ئاسایە خەفەت خۆی چووکەمانە حاڵاتێکی ئینسانیە بەشێکیشە لە شیفای دەرونی ئینسان کاتێکە گریان ڕووتێکە و خەفەتە خۆی بۆ منداڵەکە هەر بۆ خۆی تەسەلایەکی گەورەیە ئەگەر ئینسانە ئەمە نەیەتە دەرەوە لە ناخی ئینسانە دەرناکەوی کە تۆ مرۆڤێکی ئاساییت و مرۆڤێکی خاوەن سۆز و میهرەبانی خوانیە مەسەن پیاوی بڵێ خۆ بگرێ بەرامە گریانەوە یانی ئەوە پیاوێکی زۆزە گەورەیە بەڕاستیەوە نیشاندان ڕقێکەوە ئەوە دڵی ڕقە نەگەوە گەورەیە ئەوە ئەسڵەن سۆزی نیە ئەگە سۆزی بێ حتممە نەبێ ڕۆژان خەفەت خوا بە منداڵەکەی دکتۆر مەشهدێکی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر دووبارە هەبێتەوە ئێمە زۆر جۆمان لێ بووە ئەویش ئەوەیە کە کاتی سەحابەکان برسیانە بێ یەک بەردە ئەبەستن بە سکیانەوە یا بە پشتیانەوە بەڵام ئەو دوو بەردە ئەبەستێ یعنی باردەقای دوو سەحابی ڕەنگە ئەو برسی بوو بێت ئەم برسی بوو نەما چیمان فێرەکە بەڵێ پەیامی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام وەکوتمان پەیامێکی ینی قورئان پەیامێکی تەواو ئینسانیە بە هەموو ڕەهەندەکانی ئینسان نەک تەنها لە یەک ڕەهەندیە حتا هەموو پەیامە شەریعەتەکەی خوای گەورەکە ئینەرێ بۆ ئینسان هەمووی ئینسانە قورئان هەمووی ئینسانیە شتێکی تیانە بڵێن بەڵام دەرەوەی لە دەرەوەی توانای ئینسان و تاقی ئینسانەیە و طبیعی سروشتی ئەبێ بۆ بەرحەلات تێپەڕێ کە ئینسانێکی ئاسایی پێ تێپەڕێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام کاتێک هەڵگری ئەم پەیامێ ئەوێ پەیامی لەناو کۆمەڵگەیەکە کە چەند ساڵە دەقی کردووە بە کۆمەڵێ بابەتی نەگۆڕەوە کە تا ئێسەکانی سیستەمێکی تایبەت حکمەکە لە جێگەیەکە کە قوبڵینەوە کەسە بڵێ جگەلەوە بڵێ ئێستا پەیامێ کەسێت لە ناو خۆیانە بە کەسێک عەلا ئەساس لە دایک و باوکێکی شوونیە و لە بنەماڵەیەکی بەڵام ناوداری خوانە دێت پێچەوانی ئەو ئاراستەیە ئەو بەسن کەشتی کاروانی ڕێخە حتمما ئاسان نییە قوبوڵکردەکەی کە ئاسان نییە قوبوڵکردەکەی ئەبێ وەکو هەموو حرەکەیەک هەموو بزوتنەوەیەک هەموو مەسەلەن گۆڕانکاری لە کۆمەلگا ئەبێ ئەوانەی کەیانەوێت گۆڕانکاری دروستکەن قبوڵی هەموو زەحمەتیشە پێناوی بکەن بۆیە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام کاتێ ئەیتوانی داوەکە بڵێ خوای گەورە و برسیمانە و وەکو چۆن معجزەیەک بۆ سەیدنا موسا بێتە خوار مائیدە بێتە خوارەوە لە سەر زەوی بیخوان بەڵام داوای نەکە شتێکی وا بێتە خوار
بەڵکو بۆ چووکە لەبەر ئەوش ئینسانە بە هەمان شێوە قبوڵی محنەتی برسێتیەکە لە پێناوی کەوا بتوانێت ڕیسالەکەی خۆی دەرباسکە لەو کارەساتێکە ڕوویتەیەەکە ئەمە ئاساییە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ڕووی قووەتی جەستەییش و قووەتی خۆگرتنیشی بۆ مقاومە بۆ هێزی بۆ مقاومەکردن لە یارانی شەبێ بێ پێشەنگە چوە قودوەیە ئەبێ لە پێش هەمویانەوە بێ لەو بابەتەیە چۆن لە بابەتی پەیامەکە لە پێشیانەوەیە لە بابەتی محنەتەکەش لە محنەتیش لە پێشەوە بێ لە ئازارەکەش لە پێشەوە بێ ئەگەر سەحابیە بێ بۆیە کولێرە بەسەر بناڵێنێ ئەم لەوانەیە مەسەن چەند ڕۆژێکیش بێ کولێرێ نەخوات بنایی نەخوات بێ ئەگەر پێغەمبەری خوا ئەگەر سەحابیە دوودی خوای لە ڕزای خوای لێ بێ خوان لە ڕازی بێ ئەگەر ئەوان مەسەر بۆ بنێ ڕۆژێ بێ ئاویان نەخوات بێ پێغەمبەری خوا چەند ڕۆژە بێ ئاوی نەخوات بێ ئەمە ئاساییە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەو حاڵەتە ئینسانیە طەبیعیەتی ئەپەڕێ کە قبولکردنی ئازارەکان و ئەشکەنجەیە لە پێناوی پەیامدا چونکە پەیامدار ناکرێت پەیامێ بگۆڕێ لەناو کۆمەلگا بە شێوازی معجیزە ئاسا حتمما نامەنی بە معجیزە ناگۆڕێ ئەم کۆمەلگا بە معجیزە ناگۆڕێ یا دانیشتین بە دوعابی گۆڕین بە دوعاش ناگۆڕێ پێویستیمان بەوە هەیە بێت تەسبیح و قوربانی بێ ئەو قوربانیانش بەشێکی دەچێت و دەست پێەکە لە دەرکردن لە وڵاتەکەی خۆدا دەست پێەکە لە برسێتی دەست پێەکە لە ڕووی ئەم ناڕەحەتەیە کە دەبێت یا دانی ئابوووریە یا لایانی دەرونیە یا ئابووریش و دەرونیە یا زۆر جار هەیە مەسەن سیاسیە ئیجتیهادی سیاسیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەموو ئەوانەی بە تێپەڕەنەوە هەم لایەنە ئابوووریەکەی بەسەرا سەپێنراوە کە حەسارێکی ئابووری کە ئەچنە ئەو جێگەوە هیچ خوانێکیان پێ ناکات یا قەدەغا ئەکرێ ئەوەی هاوکاریشیان کا سزا دێ لەسەری باشە بەڵام لەگەڵ ئەمە هەمانەیە بە ئازار ئەمێنێتەوە بە برسێتی بەس ناڕەزایی دەرنابڕن بێتاقەتی دەرنابڕێ بێزاریش ناوێ پاشەکە شەش ناکات لە پەیامەکەی خۆی ئەمە گرنگی خۆی لەوایە بەڕاستی یانی تۆ بگێتە حاڵەتێکی وا بربەستی بەناوکی خۆتەوە بەسکتوانێت لە برسێتیە بەڵام هێشتا پاشەکشە نەکەی لە پەیامەکە ئامادە نەبی پاشەکشەشکەی ئامادە نەبێت تەنها یەک منداهانەشکەی ئەخ بەڕاستی ئەمە قووەتێکی زۆر گەورەیە خۆ زۆر کەس هەیە مەسەلەن لەوانەیە تەنها بە چاوبزکردنەوەیەک زۆر بە ئاساین چاوە وازدە ئیشی خۆی بێنێ نەک تەنها برسێتی یان ناڕەحەتی یان محنەتێک باش دکتۆر جان بە پێچەوانەی پاشا و هەروەها ئەوانێک سەڵتەناتی مەسەلەن بۆ منە دەسەڵات و ئەوانە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە پێچەوانەی ئەوانەوە نەچوە لە شوێنێکی بەرزەوە سەیری مەعارەکە و شەڕ و تێکچڕژان بکە بەڵکو بۆ خۆی یەکێک بۆ لەوانی کە بەشداری جەنگی کردووە وهروەها ئازاری پێکەشتووە تەنانەت برینداریش بووە ئەمەش هەر بۆ خۆی ینی بۆ خۆی ئەمیش پەیامێکی ترە بەڵێ خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە قورئانە فەرمێ وەلەکم فی ڕەسوول الله قودوة حەسەنە وشەی قودوە مەفهومێکی زۆر جوانی قورئانی گەورەی هەیە قودوە لەگەڵ معناکەی خۆیان کە هەڵگری پێشەنگیە پێشەواییە کەسێک چوێمێتە قودوە تەنها ئایا بەس لە بوارێکایە یا لە چەند بوارێکی تایبەتە یا لە هەموو بوارەکانی ژیانە ئەگەر سەرنجی بین قەدەواتی دنیا ئەوەی قودوەی دنیاە هەمی لەوانەیە یەک لە یەک بوارە توانی بێتی کارابیە لە دوانە ئەگەر زۆریش بێسییان بەڵام پێغەمبەری خوا کە ئەفەرمێ خوای گەورە لەکم فی ڕەسوول ئوسوەة حەسەنە لە ئوسوەة حەسەنە ئوسوە زۆر گەورەتە لە معنای قودوە مەفهومێکی دەستکی هەیە کە بریتێ لە بوارێکە گەشەیەکەوە بەڵام ئوسوە لە هەموو بوارەکانی ژیانە لەو پێشەنگترن نییە بۆیە ئوسوەیە قودوە نییە ئوسوەی حەسەنە ئەم ئوسوە حەسەنەی بۆ چییە چونکە ئەگەر لە ڕووی زانستیەوە سەیریکەی قسەکانی هەموو زۆر موافقی زانستن لە ڕووی ئەخلاق و ئاکارەوە سەیریەکەی لەگەڵ کەس و کارەکەیە لە پێشەنگە لەگەڵ خێزان و منداڵیە لە پێشەنگە لە ڕووی سیاسیەوە لە پێشەنگە لە ڕووی عەسکەریەوە پێشەنگە لە ڕووی ژیانداریەوە پێشەنگە لە ڕووی ژیانسازیەوە پێشەنگە لە ڕووی هەڵسوکەوت و تەعامل لەگەڵ خودی خۆیان وەکو کەسێک هەر پێشەنگە بۆیە قورئانە فەرمێ وەکو فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە قودوە ئەمە جیاوازەکەیەتی بۆ نافەرمێ وەلەکم فی ڕەسوول الله قودوەة حەسەنە ئاخر چونکە قودوە تایبەتە لە یەک بوارایە ئەتوانێت لە یەک شتا پێشکەوت بێ بەڵام پێغەمبەری خوا لە هەموو بارەکانە کەس لە پێشەوە نییە وی ئا لەمەشا بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەمەشایە پێشەنگە لە بواری ژیانسازیە لە بواری مەسەلەن ڕاز معامەلەکردنە ئەمە ئەو خاڵە گەورە پێ ئەو نموزەجە گەورەیە کەوتم قورئانە ئەوێ بەرجەستێکا لە ژیانی ئینسانە
لەبەر شتێکێک لە قورئانی پیرۆزە خی گەور نامان ناسێنێ بە پێغمبەری خوا بڵێ وڵا ئەمە یەک قودوەیە و تەنها بەس لێک بوارە شارەزایی هێو لێک بوارە شاباشە شوێنی کەون ئەتوانین لە هەچی بوارەکایە ئێمە بیکەنە پێشەنگی خۆمان لە هیچی شانە پەشیمان نابیتەوە وە لە هیچی شانە مەسەن ڕۆژێ ڕۆژان ناڵێ وەڵا کەسێتر لەو باشتر هەیە دەست ناکەوێت یعنی تا زانستیش پێشکەوێت دراسی ئەو مۆزوع بکە ئەوە لە پێشەنگایە ئەمە زۆر مهمە چونکە دایمە سەرنجم داوە لە قورئانی پیرۆزە مستەڵەحات کە بەکارهێنێ مستەڵەحاتی زیندوی زۆر معناکانیان زۆر پڕ و زیندووشن لە هیچ سەردەمێکا نامرێ حتا سەردەمی زانست پێشکەوێ وشەی ئوستووە لە ناو قورئانی پیرۆزا بێنە هەر فراوانترەوێ ئەوەندە بەهێزە هەموو جار من پرسی باشە بۆچی قورئان نافەرمێ قودوەیەکی حەسەنە فەرمی ئوستوەیەکی حەسەنە بۆ وا نافەرمێ ئەکەسەی مەفهومی قودوەم کرد لەگەڵ مەفهومی ئوسوەیە ئەمە دەوڵەمەندە ئەمە قورئان دقیقە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کاتە ئەو شاکارە گەورەی کە ئەبێ هەموو دنیا ڕۆژێک بێ بیکەنە پێشەنگی خوا نەک تەنها پێشەنگە بۆ یەک گەلی بۆ یەک نێتەوە بۆ یەک چینی تایبەت تەنها ئەوەی کە لەگەڵ یاژیاوە ئەوەشی کە بە هەزاران ساڵ لێی دوورە و کوا لەگەڵ یاژیابێ ئەخە زۆر مهمە بەڕاستی ئەمە یعنی ئێستا مەسەڵەن من و تۆ پێغەمبەرمان نەدیوە عەلەیهی سڵات وەسەلام لە خزمەتیان نەژیاوین بەڵام کاتی ئەچینە خزمەت ژیان و کردەوەکانی و ئەوانەی کە دیمانە هەل ئەوەنە لەگەڵا کۆنێکتەبی وازانین ئێستا لەگەڵ یاژیت ئەم بۆچیە چونکە بە تەواو ڕەهەندی ئینسانی هەیە بە تەواو لەگەڵ مرۆڤاک گونجاوە بە تەواو لەگەڵ ئێمە هەمایەتەوە بۆیە کاسەرێکی خێرا لەگەڵ کۆنێکتەبی کێکی وەکو بەرناشۆ کاتێک کە بەسن ژیانی پێغەمبەری خوا دراساکات لە کۆتایی ئاڵەچی هەنی ئەڵێ کاتێک دراسی ژیانی ئەوم کرد زانیم کە ئەمە چەنە گەورەیە ئەڵێم ئەتوانم بڵێم ئەمە منقیدی بەشەریەتە هەر ئەمە تەنها ئەمە ئینسان ڕزگارەکان لە هەچی ڕەحەتیەکانە کەسی ترم دەست ناکەوێت وەکو ئەو بێ دکتۆر جان یەکێکی تری لەو ڕووداوە گرنگ و بە ئازارانەی کە لە ژیانی پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم ڕووەدا ڕووداوێکی زۆر قورسە ئەوش ڕووداوی ئیفکە ئەو بەڕاستی ئەو ڕووداوەی کە پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم وەکو لە سیرا ئەجێڕنەوە عایشە داچی ئیمانداران ئەنێرێتەوە بۆ ماڵی باوکی تاکو و نزیکی زیاتر لە مانجێک ئەبێ بە بنەشتە خۆشەی خەڵکی مەدینە باشە ینی امتحانێکی زۆر قورسە ینی کە تیا پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم تیا تاقیە بێتەوە خوای پەروەردگار تاقیە کاتەوە ینی ئەوە ئەگەر بە پێوەری ئێستا لێکی بیتەوە واروها ئەم ڕووداوە بێنی بۆ ئەم واقعی ئێستا ئیلا مەگەر بە کوشتن با بڵێن کۆتایی بێ بەڵام پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم زۆر بە هێمنی بەبێەوەی هێمنی تێک بچێ و بەبێەوەی ئەو سەبر و تەحملی کە هەیە بێ با بڵێن بە جۆرە لە جۆرەکان خەوشی تێ بکەوێ خۆ بۆ ئەمە ژەگرێ بەڵام ئەمە دکتۆر ئەمە بابەتی زۆر قورسە پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم چۆن تەعاملی لەگەڵ ئەمەیا کرد لە ڕاستیە خۆ هەمووان ئەگەر چینەوە بۆ مێژوو وەسیلەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆر چاگەزانین کە موئامەرەکان لەسەری ئەوانەی کە ناحەز بوون زۆریان محاولە کرد کە چۆن هەیە ئەم حەرەکەتەی ئەو تێبشکێنن بربەستی بۆ دروستکەن کە نەتوانێت بڵاو بێتەوە ئەو بوو کە یەکەم جار دەستیان پێ کرد بە خودی خۆی لە ناو ناشرینکردنی کەسێتەکەی کە ئەمە نانەخوا کە ئەمە شێتە کە ئەمە ساحیرە کە ئەمە چییە بەو شایعانەی کە ناو خەڵکا بڵاو کردەوە کە پێڵێن ئێستا پێڵێن بە زبانی ئێستا پێڵێن شایعە وەک کەسێتی ناشرین بەوە ناتوان ڕێ بگرن دواتر ئەوە بوو دژایەتیان کرد و دەریان کرد ناتوانین ڕێ بگرن دواتر ئەوە بوو کە بەهێزان بەرامبەری بەکارهێنا دیسان ناتوانی بەسەری ئازاڵ ببن وەردەوە دەتە ئەم محاولەتانە هەر بەردەوامە لە ژیانی پێغەمبەری خوا بەدەستکسە و دەستی خەڵکانێکی دەرەکی کە ئەسازێنرێن دایمەن هەموو دەستگاستی خوڕەکانی دنیا محاولەکەنێکی لە ناشرینکردنی کەسایەتیەکان ئەوەیە بێ لە ناو خێزانی خۆی و قوڵایی ناو ماڵی خۆیان شتێک کە ئێمە لە ئیسلامە زۆر بەلامانەوە زۆر گرنگە مەسەلەی کەسێتی ئینسان و مەسەلەی خێزان و شەرەفە کە شتێکی زۆر بەلامان و مقدەس و بەڕێزە و ئێمە بەڕاستی مەسەلەی تێکەڵاوی ئافەت و لەگەڵ پیاوە لە ڕێی شەرعی بوون نەبێ ڕێگەی ترمان نییە لەگەڵانە عەلاقە دروستکەین ڕێگەی شەرعی بوونی تەنهای ڕێگەی ئەوی بەڕاستی نیکاحی شەرعی و خێزانداریە و شتێکی تر نییە وی ئەم بابەتە لە ئیسلامە زۆر بە قوڵی دەگرێت بۆچی وا بە قوڵی سەیرەکە بابەتی مەسەلەی ژن و پیا و ژن و پیا و ئەمە
مەسەلەی علاقە و پەیوەندیان لە چوارچێوە و دەرەوەی خێزانە دەرەوە شەرعی بوونا بابەتێکی سەختە لەبەر ئەوەی پەیوەندی بە ناسنامەی نەتەوەکان و گەلانەوە هەیە ناسنامەی خودی ئینسان هەیە ئێمە گەر بەڕاستی نیکاحی شەرعی و علاقەی شەرعی نەبێ ئێستا نەمانەزانی کورد خەڵکی ئەم وڵاتین و خاوەنی ئەم کیانین و باو باپیرمان لەم خاکە ژیاوە چونکە ئەوە قەدەر و فەزڵی خێزان و خێزانداری و شەرعی بوونە ئەگەر کەسێ لە دەروی ئەم شەرعی علاقەیە دروستکە بەلای ئێمە و خێڵێکی زۆر زۆر سوورە ئەمە یەکێک بۆ لەو نوقطانەی کە هەستیان کرد نوقطەیەکی ضعفە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەستی بۆ بەرن بۆ ئەم حاڵەتە دروست دەکرێ بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەم ڕۆوانە لە کەداکەن لە کۆمەلگای بەڵکو بێتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت ئەم حرەکەتە بەردەوام پێکات چونکە گەر ئینسانێک کەسێتی ڕوشا قیادەتی نەما ئەو کاتە قودوەیەتی و ئوسوەیەکەی نامێنێ ئەو کاتە ممکن حرەکەی پارچە پارچاوێ و بە حسابی خوان کۆتایی پێدێ بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە ئەم حاڵەتە ڕووەدا تەمەن سەرەتاکەی ئەگەر سەرنجی قیسەکە بێ زۆر سەختە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر ناڕەح زۆر خەفەتی پێخوا بەکێش بە ئافەتە کە سەیدە عایشەیە دایکە عایشەیە ئەو دایکە عایشەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر نازی کێشاوە زۆر نازی داوەتێ کە چەندی جار بەتەنها لەگەڵا دەچوە دەرەوانێ قسەی بۆ کرد و قسە و سەحبەت لەگەڵەوە زۆرترین قسە و سەحبەتی لەگەڵەوە هەیە زۆرترین فەرموودەش ئەو لە پێغەمبەری خوا ڕیوایەتێکە عەلەیهی سەڵاتو وەسەلام و بۆ یەکێک بوو لە مامۆستاکانی ئافەتانی مەدینە بەڕاستی یعنی معلمێکی تەواو بوو بە معنای کەلیمە تومەتی زیناش لەپاڵ ئەمیشا کە ئەمە جایە کە ئەمەیەک دومیان ئەم لە بنەماڵەی کێ یعنی سيدة عائشة لبنا ملك ويك إلى نزيتنيني وأنا كسجاني في غمر إخوة عليه الصلاة والسلام أما بيد بس أن تومتي زنا وخد بالي خزاني في غمر إخوة عليه الصلاة والسلام قرصة بلام جنيجي في غمر إخوة له وداع عليه الصلاة كهالناشة هيش تهورك ناقرة ڕووداوەکە کە دەگەڕنەوە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بەڵێ زۆر سەختە بێ بەڵام بە تەعامولکردنەکەی تەعامولە هێواشەکەی لەسەر خۆیەتی کە هیچ هەڵناچێ حکمێکی خێرانە نادا بەسەر مۆزوعەکە خێرا سەیدە عایشە تاوانبار کات و خێرا مەسەڵەن بڵێ ئەمە حکم بە بەسەریە نە چونکە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەوانەیە بڵێم ئەوەی یەقینی هەبوو کە ئەو کارە ناکا بەڵام لەو شەوانەی هەموو ئاراستەکان واکە کە ڕووی داوێ تۆ شهود هەبێ و ڕووداوەکە بۆ بگێڕێتەوە بڵێ ئەمە ئاواهی بووە بیهێنە لەگەڵ خۆیان وانی قسەکانێت تۆ چیەکەی لەو کاتە بەزمان مەسەلە لەو کاتەیە وحیش وەستێ ینی ئەمە شاخەجە قسەی سەرویستم بێت مەسەر ئەمە ئەوە جاکە واقعەکە ڕووی داوە بۆ دەگێڕنەوە جادێشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام وحی ڕاوەستێت هیچ دەنگ و بەستم بەپەتە باز ناکا دووەرە لەم زەمانەیەکی زەمانێکی قورس زەحمەت میحنەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هێواش دەگەڵ مەوزوعەکە فەرمی با دوورکەوێتەوە بۆی کە نەوانێت زۆرێ لە حایسەکە یەکتر بینینەکە زۆر زەحمەتە چاوە هەموو ڕۆژە چاوە پێ بکەوێت و حاڵەتە ڕووداوێ ئەو میحنەتە تازە ئاوێتەوە نەوەڵا باتە تۆزێک دوورکەوینەوە بۆتێ تۆزێک کۆن بێجارەکە بتوانین قبوڵی ئازارەکانی بکەین ئەمێکێکە لە ئیشەکان چونکە ئێستا لە دەڕووی پەرۆدەکردنی چاسەوین کێشانە ئێمە وتومانیان دایمێک دوو کەس کێشایانە بێ یەکەم جاری کەن دوورخەرەوە چونکە ئەم دوانە کە لێتر تۆڕان هەتا هەموو ڕۆژێکتر ببینن تۆڕەکان تازە بێتەوە بەس کە دوور خستنەوانێ ودەوەدە ئەنجاکە ئەرێ کەسە لای خۆیوانە ودە شەکە کفە بێتەوە ئەو کاتە حەلکردنتیایە ناوەندێکی هێمن دروستە بێ ئەتوانی ئیشی تیا بکەی ودەوە دەمجاگەڕی بەشن شهود و علاقات و سەر داوەکانە لەوەرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وەکو ئینسانێکی طەبیعی ناڕەحەتە بێ خەفەتیشی پێخوا خەمی پێخوا لەستە دڵیشی زۆر زۆر قورسە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چەندین شەوی پێوە مەسەڵەن بە خەفەتەوە پێوە ڕۆژەکاتەوە سەیدە دایکی مسلمانانی جەبە سەیدە عایشەش هەروایە ونبي ئەوە حاڵی لەوە خراپە بەتابەتی کە پشتیوانی دایک و باوکی نییە دەست داوە زۆر ناڕەحەتە بۆ ئەوش کە لە ماڵەکە وا بەسەر بێ خێزانی پێغەمبەر بێت و ماڵی باوکش باوک دایکش پشتی تێکە واقعەکی ئاواش پشتیشن نەگرن یانی هیچ جێ بەلایەکیانە ئەمە ڕاستی زۆر زەحمەتە ئەمەش بەڕاستی کە لەو تاقیکردنەوە کە پێغەمبەری خوا پێ تێپەڕێ بەڵام قسەیەکی زۆر جوان هەیە کە هەموو میحنەتێکی قورس پیاوێکی قورسی لێ دروستە بێ پیاوێکی توندی لێ دروست بێت تۆکمەی لێ دروستە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دوای ئەو ڕووداوە و کاتێ سەرەکەی دوژمەکانی نارەکانی تر بە تەواو دەستەوسانە بن لە بەرابەریە کە ڕایەکی تر پلان بەرابەری بگێڕن چونکە ئەزانن بە هیچ پلانێ دەرەقەتی نایەن ئەوە ئەم پلانەشان دوای داخیرا سەر نەکەوێ و قورئان دابەزێ و بەڕائەتی لایکە عایشە دەرەخات و مژدە بە پێغەمبەری خوا عەدا عەلەیهی سەڵاتو وەسەلام و ئەمجا سپاسی خۆی گەوراکە لەسەروی کە بدەهەت بڕیارمان نەدا لەسەر حاڵاتێکی وە ئەمە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕیسالە مەسەجی زۆر زۆری تایە یەکێک لەو مەسەجە گەورانە بەڕاستی کە بەدیەکەین خودی کەسێتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە پێمان ئەڵێ پێغەمبەرەکەشتان ئینسانە لە خۆتانە طبیعی ئەو حاڵەتانی بەسەراتی ئەپەڕێ نابێ بە مەلایکە سەیریکەن
نابێت لە چوارچەوەی ئینسان بێنە دەرەوە. یعنی ڕیسالێکی زۆر زۆر گەورەیەتیایە چونکە بۆی نەبادا وەکۆکانێتە کە پیامبەری خوا خۆی فەرمی وەکو نەسارام لێ مەکەن ئێوە مەمکەن بەخواوانە وەکو سەیدنا عیسا و سەیدنا موسا ئەوان بە تەقزیب بە قدیسێکی گەورە سەیران کرد نەکەن ئێوە واوکە کە ماتەڕەتی نەسارە. ئەمەکێکە لەوەی کە پێ بڵێ ئەمە ئاساییە مرۆڤێکی ئاساییەک و خۆتان واتانێ. دوو ئەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فێر ببێ فێرێکا خۆی گەر بە عەمەلی کە لە ڕووداوی ئاوا ڕووەدا حکم چۆنەکا ئەوە بەجێمان هێشتی ماوەی لە حکومەزان تۆ چیەکەی بە تەنها خۆت ئەگەر لەم پەیامەتا خوال لەگەڵانە بێ تەوفیق ئاسان نییە. ئەگەر لە ژیانمانە بمانوێت گۆڕانکاری دروستکەین هەر قیادەیەک بێ هەر کەسێ بێ ئەگەر پشتی لە خواکە سەرکەوتنی ئاسان نییە دەبێت پەیامی دینداری پەیامی خەڵکی دەتوانێت پشت بە کەرەسەی دنیاە بەسێ بەس پەیامە ئاسمانیەکە و ڕیزا لە خوایەکە ئەوەندەی پەیوەندی بە مادە دنیاەکانش هەیە عەلاقەش بێ لەگەڵ خوادا بەهێز بێ ئەگەر هەردووکیان یەک نەگرن تەوفیقات زۆر زۆر زەحمەتە. ئەمە دوو مەسەج مەسجێکی تر بەڕاستی کە بینین ئەبێ ئەوڵ هاوڵانێکی لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە لە ئەژین لەوێ ئەوانش حاڵی بن لە ڕووداوی ئەوە چۆن تەعامولەکەن نابێ حکمی خێرابن بەسەر کەسەکانە. ئاگەر بڕیانەدایە سەیدە عایشە زۆرێک بوو لە بڕیاندا بوو لە قەناعەتی خوانە پیانوا بوو واقعەکە ڕاستە دوای درۆ دەرچوو ئەوێ پەلە نەکەن لە بڕیادا بەسە کەسەکانە لە کۆمەڵگەدا ئینسانی هەڵاکە ئەم هەڵەیە لەوانێت بۆ دروست کرابێ نەکی خێرا بڕیا بێ بەسە کەسێکی موسڵمانە کە چەند ساڵە دیندارە خێرات و مەبارەکەی تاکو ئیسپات دەبێ. دکتۆر جان یەکێکە لە ئەو با بڵێن بابەتانی کە ئینسانیەتی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەسلمێنێ ئەوە نییە کە گۆشە گیر بێ واروەها چوزانم لە شوێنێک خۆی بهێڵێتەوە تەنها بۆ عیبادەت و چێژ لە شتە دنیایەکان نەکات. یەکێک لەو شتانە ئەوەیە کە خێزانی پێکەوە ناوە و چێژی خێزانداری کردووە ئەمەش بەخۆی پامێکی تایە ئەمە چیمان پێڵێ؟ بەڵێ لە ڕاستە وەکو پێم وتی یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئینسانە ئینسانیش کەمادام ئینسان بێ هەموو تەبیعەتە سروشتە ئینسانەکانی هەیە. بە کوتێکێکم پێمانەڵێ پەیامی خوا ئەگەر دینداری بکەیت ڕێ لەوە ناگرێت لەزەر لە دنیا بەگرین. دینداریکردن و بوون بە قورئانی شوێن قورئانی پیرۆز و پەیامی خوا بکەی معناوەتان ئەوە نییە لەزەر لە ژیان واز لێبێنی بەڵکو پێچوانەوە بۆی لەزەتی ژیان بە لەزەتێکی تر و بە تامێکی ترەوە تامی بکەی. لەزەتی ژیان بە ئیمان و لەزەتێکی هەیە تامێکی هەیە بەبێ ئیمانی تامێکی تری هەیە بەبێ ئیمانی تەنها لایەنە مادیەکەی هەست پێکەن. منەگە مەسەر ئەم ئاوەی کە ئێستا ئەیخۆینەوانێ ئێمە ئەگەر وەکو لایەنە مادیەکەی سەیریکەین تەنها ئاوێکە دەیخۆین و قوڵکمانی پێتەڕەکەن هیچی تر بەڵام لایەنێکی تری معنەویشی تێدایە لەمەدا کەوی بریتێر لەوەی کە هەست دەکەم ئەمە دەستکردی دەستی کەسێکە کە منی زۆر زۆر خۆشەوێ بۆیە ئەوی بۆ دروست کردوم کاتێ ئەمە بەرهەمی دەستی کەسێکی خۆشەویستێکە بۆ منی نردووەی خۆمەوانێ ئەوەندە جەستەش میساحەتی پێەکە کەویش خالقەکەمە کە خالقەکەمە فەرمی خەلق لەکم لە قورئانە ئەگەر ئینا خەلقناکم بێ ئیجاد و بەدیهێنانە بەس خەلق لەکم بێ بەشێکە دیارەتی بە ئێمە حستەیەکە بۆ ئێمە دیاری کردووە ئەم ئاوا لە لای من یەکدان یەک ڕوویلێکەی خۆمەوانە تەنها ڕۆ مادیەکەی ڕوویەکی تری معنەویشی تێدایە کە هەستکردنمە بەوەی کەمە لە خۆ دروست نابێ و ئەمە کەسێکی ناوێت تێبوونەوانێ ئەوەندە قەدیراتوانێ لەم سەرزەویەدا ئەمە بەبێەوەی کەمکا بەبێ مەسەن سەرزەویدا کانیاوەکان من چەندین هەزار ساڵن ئەمە دەڕێژن کەم ناکەن باشە ئەمە ئەگەر تەنکەر بێ ئەگەر مەسەن من دروستم کردا ئینسان دروستی کردایە بۆ هەر پەرداخە ئاوێ چەندمان پێویست بوو ئێستا ئێمە ئاو خۆمان دروستی ناکەین پەرداخێک ئاوی ئاواهی لەوانەیەکی 250 سەرمانەکەوێ ئەگەر خۆمان دروستمان کردە پەرداخی ئاو چەند سەرمانەکەوت ئەمە بەڕاستی لانی معنەوی گەورەندا لە ژیانی ئینسانە ئەگەر سەرنج بێن ئەمانە هەمویان نەسیبن بەشێک لەو نەسیبش کە هەمانە زەواج و خێزانداریە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەو کەسانی کە هاتنە خزمەتی لە ماڵی پێغەمبەری خوا دانیشتبوون پێش ئەفەرمە پرسیاران کرد لە ژیانی پێغەمبەری خوا لە خێزانەکانی چۆن بوون سەیان کە پێغەمبەری خوا ئاوا عیبادەکە و نوێژی ئاوایە و زکری ئاوایە و دوعای ئاوایە وتیان ئێمە پێغەمبەری خوا لەکوێن یەکیان وتی بڕیار بێت لەمە دوایەتە من شەو و ڕۆژ هەر بە ڕۆژوو بووم یەکێوتی من تەنها ژن ناهێنم خۆم دێگلاکەم بەس بۆ عیبادەت ئەی باشە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چی فەرموو فەرمی گوێ لە قسەکان وتی جاوتەن ئەڵە قسەکە گوێ لە قسەکان فەرمی ئەواڵەن چیەوە ئەوە ئێوەن ئەواڵەن ئەتەقولونە کەذا ئێوە ئاواڵن فەرمی من پێغەمبەرم ئەخشاکم و ئەتقاکم لە ئێوە دینتاتر خوا ناسریشم بەڵام ئەصوم و ئەفطر و ئەتەزەوەج و ئەنام ئەشخەوم هەڵیجم لە خەو کاکە
ژیانداری پێ دەڵێ ڕیسالەی خوای گەورە تەوزیعی ئەدوارەکانی ژیانەکە ئەم ڕیسالە خوایە ئەڵێ وەکو پێغەمبەرەکە عەلەیهی سەڵاتو وەرە ژیان دابەشکە بەشێکیان بۆ خێزانتە و بەشێکیشان بەسن بۆ نەفسی خۆت و بەشێکیشان بۆ ڕۆحتە و بەشێکیان بۆ تەمەتع دنیا و بەشێکیشان بۆ پەیامەکەتەوە و بەشێکیان بۆ ئیسلاح و ژیان دابەشکە و کاتەکان بەشی هەموو شەیەکە کەوابوو خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە قودوەتیەکەی و بە ئوسوەتیەکەی پێمان ئەڵێ ئەتوانین لەم ژیانەدا لەزەت لە مادەکە وەرگرین بەجێتە معنەویەکەشیەوە ئەو کاتە ئازانین تامی ژیان چییە بەخوا ئەگەر تۆ مەسەلەن تامی خورمایەک ئەگەری خۆیت تەنهاکم لە مادەکە سێکە تەنیاکشی دیم کە تەواوە بێ بەزۆکو لایەنە معنەویەکەی بیخۆم خورمایە کە بەکارێ هێنم هەموو جارێک بڵم سپاس بۆ ئەو کەسەی کە ئامە دروست کرد لە دارێکی ئاواهی کە گەڵاکانی خۆی تاڵا بەس بە کەڵکی هیچ نایە لەوە ئاما خۆم ئەزانین چەند لەزەتی دەبم کە ئەمە هیچ کەسێکە کە منی خۆشویست و بەخوا منی خۆش نیستە بە دروست ناکردم والله ڕەحمەتی ئەڵڵا نەبووە بە دروست ناکردم ئێ باش ئەمە چه معنایەکە بەخشێ ئەمە معنایەکی گەورەی تێدایە بۆ من و تۆ کە لەزەت لە ژیانە لەوەیەکە کە لەزەت لە دینداری ئەمەیە تامی هەموو شتەکان بە دوو تامێکم تامی ئەمەش ئێستا لەلایەکەم قەناعەتم بۆی ڕۆژێک دێ لە بەهەشتا ئەم خورمایە هەموو ڕۆژە خورمایە خۆم تامی تریان جیاوازترە ئەمە لەزەتێکترم پێبەخشێ تامێکی تر لە خورماکەم ئاجا وەکو مڵێن قسەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە زەواجەکە لەگەڵ خێزانەکانیە بۆی پێمان بڵێ کاکە مەحاڵ نییە دینداری معنای خۆبەستنەوە نییە تەرکردنی دنیا نییە وازان لە لەزەتەکان نییە دینداری معنای ئەوە نییە دابڕێم لە ژیان بەڵکو پێچەوانەوە ئامادەکردنی ئینسانەکە بۆی ژیانێکی شایستە و کومڕەوەی بەرە بەڕێوە دکتۆر لە چوارچەوەی خێزانداریە شتێکی زۆر جوانم لە سیرەیە چاوپێکەوت ئەویش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەم تووڕە بۆ زۆر کەم بەتابەتی لە چوارچەوەی خێزانە زۆر کەسێکی بەڕەحم و بە شەفەقەت بووە بەس ئەو کاتانێک کە زیز بووە و کاتانێک کە بێتاقەتێکی هەبووە لە باتی ئەوەی کە خێزانەکانی دەرکا بۆ خۆی ڕۆیشتووە بۆ خۆی ڕۆشتووە چوە لە مزگەوت ماوەتەوە یا سەردانێکی کردووە تاکو ئەجزیەکەی نەماوە تاکو نیگەرانەکەی نەماوە ئەنجا گەڕاوەتەوە نازم ئەم نەریتم زۆر بەلاوە جوان بوو نەک نەریتێکە صیفەتێکی جوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە هەر لە سیرە زۆر مواقیفی زۆر جوانی بەرامبەر شتەکان بەرامبەر ئافەتان بەتایبەتی کە یەکێ لەوانە ئەفەرمی ما ضرب النساء قط بە هیچ کاتێ بەرامبەر ژنان دەستی بەرز نەکەوتەوە بڵێن بەرێدان یا خوانەخوازا شتێک یەکێ لەو مواقیفە زۆر گەورانە کاتێک کە باسەکە ئەفەرمێم لە ماڵی عایشە ئەبێ وازان سەیدە حەفسە خواردن کە با بۆ ماڵی عایشە پێک و لێ بیخۆن کە سەیدە عایشە ئیبینێ دەستی حەفسەوە لە باتی وەریگرێ دەستێکی پێدای خاتە عەرزەکە و ئێڕێژێ باش ئەگە سەرنج بین ئەم موقیفە یعنی خواردنەکە بچێتە عەرزەکەەوە کێ بیکە خێزانەکە بیکە ئەگەر هەموو پیاوێکی ئێمە بێسە خێرا دەستکە بە تووڕەبوون لێدانیان بەڵام پیاوەی خوا فەرمێ غارت ئوموکم دایکتان غیرەت گرتوێتی دانیشت خۆی کویان نکاتەوە شتە خواردنەکە تا بەشتی تەڕ نەبوو چونکە شتێک بوو داینێ و ئەفەرمێ دانیشتن سێقوڵی دانیش و ئێوە وەکو ئەوەی هیچ ڕوودای ڕووی نەدابێ دێ باشە ئەمە مواقیفێکە پێمان ئەڵێکا کە لە ناو خێزانە پیاو ئەگەر مامۆستایەتی یا بڵێمە کوڵین پیاوەتی بۆ معنە ئەوە نییە لێدان بەکاربێنێ یا قسەی زەبر بەکاربێنێ پیاوەی ئیدارەی ماڵەکەی بکە بە شێوازێک نەیەڵێ خۆشەویستی ناو ماڵ بژاکی خێزان لە خێزانی دەرنەچێت ئەو تەعاملی پێغەمبەری خوا لەگەڵ ژنەکان لەگەڵ خێزانەکانیەکە چ جۆرە تەعاملێکە ئەفەرمێ سەیدە عایشە ئەفەرمێ لیان پرسیم لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ماڵەوە چۆنە ئەیفەرموو کانە فی میهنەتی نیسائی هەتا لە ماڵەوە بایە هاوکاریەکردین لەگەڵ یا ئیشی ژنانێ لەگەڵا کردوین میهنەتی نیسا یعنی خەریکی کاری ژنەکان بووە جلی لەگەڵا شۆریون لەگەڵا ماڵی ڕێک کردووە ئەفەرمی وئیدا جا ئەفەرمی ئیدا قەڕوبەتی الصەڵات جا ئەفەرمی کاتی نوێژ نزیکە بوانێ ذهب إلى الصلاة یا خرج إلى الصلاة تا ئەو کاتێ بانگێدا فەرمێ لە ماڵەوە دانیشتووە لەگەڵ خێزانەکانی خۆیان ماڵی ڕێخستووە بەلاش عینەی وتەوەڵە ئەمە بۆ پیاو ناشێ ئێستا پیاوی ئێمە ئەگە بڵێ ژن ئیشکە لە ماڵەڕە ماوەسا ئیشکەی میژنانە کاکە وەڵاهی لەسەر ژنان فەقیر فەرز نییە خەریکیەوە بێ ماڵە بۆ ڕێکا بێت تۆ لەگەڵا ڕێکیکەی چوە ماڵ هاوبەشە ژیانی خێزان هاوبەشە ئەبێ ئەو ژیانە هاوبەسێ بە فیعلی بەرجەستە ببێ نەک تەنها بە زبان هیچ عیب نییە گە من چمە ماڵەوە لە ماڵەوە سەلام عەلیکم لە خێزان بڵم ئادەی بە زەحمەتی هێبا گسکەکەم میبینم سفرەکەم من هەڵیەگرم ئادەی با من قاپەکان بشۆرم ئەمە هیچ عیب نییە من زۆر جار هەیە ئەڵم ئێمەی موسڵمان بەڕاستی خۆمان لەگەڵ پەیامەکەمان و خۆمان لەگەڵ پێغەمبەرەکان زۆر دوورین لە یەکتر نموزەجەکان دوورین لە یەک ئەڵێن پێغەمبەرین عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەڵێن سونەت جێبەجێەکەین بەڵام کام سونەت
ئەو سونەتەی کە بۆ خۆمان پێمان خۆشە هێندێک سونەتی پێغەمبەری خوا لە خێزانە هەیە هەر ناچین بەلای بەعیب بێزانیت دەتوخوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو گەورەتریا من توخوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو فەزلی زیاترە لە لای خوایە من ئەو بەلایەوانەیە هیچ لەکەیەک نەبێ عیب نییە من بڵێم لەکەیە ئەمە بەڕاستی من زۆر جاوتومە بۆ ئێمە قسەمە لەسەر خێزان لەسەرەکرێ ئێمەی موسڵمان نەمانتوانیوە پێغەمبەرانە ناو خێزانەکەمان مامەڵە بکەین بەخوا ئەگەر موسڵمانەکان ئێمە هەمووکو پێغەمبەری خوا بکەین یەک کەس ناتوانێت ڕەخنەگرێت لە ئیسلام بەرامبەر ژنان یەک کەس ناتوانێت لە مەسەلەی قیوامە بەرامبەر ڕیسالەی خوا قسە بکە کە هەموو جاربوون تومە وشەی قیوامە ئەگەر تەفسیری پێغەمبەرانەی بکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام بە معناکەی پێغەمبەر جێبەجێکردنی خزمەتکردنی ژن قیوامە معناوەتانێت پیاوێک هەڵەسێ هەچی ئیشەکانی ژنەکانە چی پێویستە بۆ یەکا چووە قیوام قەوامە یعنی قەوام یعنی زۆر 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 جێبەجێکاری کارەکانی بە دووشت بما فضل الله كونان كفضل البيوانا هي كرجنانا نية يمنا مش ناترسين بطلقات برز كاينو ببرز ناكدو قالوا شدي من اواي كيليكم انا تواني ويلبكا كاكا ما فضلك يا ما بعدك اما من ايكم مجنك نايكا من مش كي بوكوجم من جوجك كي ودرك مدروا ما قالوا كي بوكوجم او تريشان بما انفقوا بارا بياكم خدمتك ولا ما دانشتوا علي بياك فلانش بينج بنج نماوا رونا مسا تشاو تماتنا مسا تشاو خيارنا مسا تشاو ميو بيس تشاو ئەبێ ئاهی بێ کاکە ئەمە هەیە ڕیسالەی پێغەمبەری خوا بۆ ئافرەت و بۆ ژن و بۆ پیاو نەک پیاو ئاغا بێ و ژنیش بێتە ڕەعیەت نەک پیاو پاشا بێت و ژنیش خزمەتی کا و قۆنەرەکانی بۆ بسەڕێ بە پێشەوانەوە دایکایەتی وەزیفەیەکە لەم شەریعەتی خوای گەورەدا ئەم دایکایەتیە لە پێناویە خوای گەورە کۆمەڵ ئەحکام لەسەر ژن لابە فەرزەکەی خۆی لابە سووکیەکە ئەی خێرە مامۆسای موسڵمان منی موسڵمان لەسەری قورسەکەم خير يعني ملك يوه هنا معنا مع عقليته ام عقليته او اني كلتوري عشائري خو ما تكل كدو او اني دينداري ما تكلنا كدو بويا عامي جاني في بس انا بين خزاني في غمر اخوا قصب كاين صلى الله عليه وسلم ورساله كبي مي داوا براسي اما خزان والي بكاين بيت مدرسه كي سوس وجوره بالله خوشويسي مهرباني سوس دائما تبعي بيتو بلا خزانه كنت بلا صلاه ولي يا اخوا ما عنده نبي دست خوش بيا اخوا هذا شيء لنا هيش معنيه فاذا انا صائم دەورۆرە ماڵەوە جەناب ماندووت و خواردن لە ماڵەوە نەبێ نایکێ بەهرە دە پێغەمبەری خوا چەند جار چۆتە ماڵەوە خواردن لێ فەئیذا ئەنا صائم یەسێکم بە ڕۆژوو نەوتوتی بۆ چەشت لێنا بەخێر نییتەوە دەستش کێ چی لێ نەیە ئەمانەی قەت نەوتۆ بەرامبەر خەدە بشەیەک ئیهانەی تیابێ یعنی وشەیەک بێنە لە سونەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام سیرەیە بەس کەلیمەیە ئیهانە بەژنی تیابێ پێغەمبەر فەکاری هێنا عەلەیهی سەڵام ئەو هەموو خێزانەشی هەبووە خوام خێزان کێشەشیان هەبووە کێشە دروستە بێ قورئان تۆماریەکە بەزانە مواقفی پێغەمبەری خوا بەرامبەر ژنەکانی چی بوو قورئان تۆماریەکە قورئان پێڵێ وحی پێڵێ ئەمان ئاوای وتووە ناڵێ بۆچی وات نەوتوو لەبەرچی و دەشتالمەوانێ و هەڕەشەی لێ بکە بەداخەوە دکتۆر کۆمەڵە پرسیاری دیکەش مابوو بەڵام کاتی بەرنامەکە هەرەوە نەبوو ئەگەنا پرسیار گەلێکی زۆرتر هەبوو لەسەر ڕۆی ئینسانەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سوپاس دەکەم کە ئامادە بووی لە ئەم دێدارە تایبەتەیە زۆر سوپاس کە وەڵامی پرسیارەکانت داینەوە واروە تیشکێکی زۆر باشت خستە سەر وەڵامی پرسیارەکان سوپاست دەکەین خۆشویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێرین خواتان